پێشمەرگەیەک کە لە شەڕی داعشدا دووجار بریندار بووە بینایی چاوەکانی لەدەستداوە ئەگەرچی خۆی دەڵێت بە نەشتەرگەری کێشەی بینینی چاوەکانی چارەسەرە بێت بەڵام لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە پشتگوێ خراوە و بەرپرسانی حکوومەت بەهانایەوە ناچن. مام حەسەن کە خێزانێکی حەوت کەسی هەیە لە خانووی کرێژدایە و بارودۆخی دارایی باش نییە. لیوای هەفتم لە فەوجی دووما لە چیای باشقی ئەوە دووجار بریندار بووم هەتا ئێستا کەسە گاوڕی لە من نەدایتە هەردوو کچەوەم لەدەستداین ئێستاش لە ماڵێ کەتیمە کەس ناڵێم حاڵتە چییە. مام حەسەن یەکێک لە پێشمەرگەکانی لیوای حەوتی فەوجی دووی یەکەی هەفتای هێزە هاوبەشەکانە. ئەو پێشمەرگەی بۆ ئازادی کوردستان لەگەڵ برا پێشمەرگەکانی لە سەنگەرەکانی بەرگری لە کوردستان دژی چەکدارانی داعش جەنگاو دووجار بریندار دەبێت و بەو هۆیەوە بینایی چاوەکانی لەدەست دەدات وەک خۆیانی لەدەست دەدات. دەڵێت دوای لەدەستدانی چاوەکانی هیچ بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە بەهانایەوە نەهاتووە و چارەسەریان نەکردووە کەچی دەڵێت بە نەشتەرگەری چارەسەری چاوەکانی دەکرێت. کە من ناوم حەسەن خدر حەسەنە لە لیوای هەفتم لە فەوجی دووما لە چیای باشقی ئەوە دووجار بریندار بووم هەتا ئێستا کەسە گاوڕی لە من نەدایتەوە. جاری یەکەم لە ڕەبیعی بریندار بووم، جاری دووەم هاتم لە نەقلی لیوای لە لیوای هەژم لیوای هەفت نەقلە بریندار بووم کە لە چیای باشقی بریندار بووم. چوومە تونێرەکان لە تونێرەکان خۆیان تەقاندەوە کە خۆیان تەقاندەوە ئێمەیان فڕەدا خوا ڕەحم کرد دە شاخی نەچوین یانی پارچە پارچە بین وەشی گەڵی عەلی باک ئەو هەم لێ هات تێگەی ئێستاش بریندار بوویمە کەتیمەوە ماڵەیە کەس هاوڕێی لێ نەدایمەوە کەسە کاوکاری نەکردیمە. هەردوو چاوەکانیشم لەدەست داینە. ئێستاش داواکارم کە چاوەکانم عەمەلیات بکرێن پەنا بەخوای چاکە بیتەوە. مام حەسەن سەرەڕای لەدەستدانی بینایی چاوەکانی لە پێناوی خاچی نیشتیمان لە خانووی کرێدایە و خاوەنی حەوت سەرخێزانە و دەڵێت لە توانام نییە نەشتەرگەری بۆ چاوەکانم بکەم. هەردوو کچەوەم لەدەستداینە بەڵام ئێستاش ئەڵێن ئەو چاوانە چاکە بنەوە فەحس و شتوارەم کردیە هیچ کەسە کاوڕێی لێ نەدایمەوە کە ئێستاش چارەسەرەکرێتن گە بڵێ چارەسەر نەکرێ چارەسەرکرێت و عەمەلیاتی چاوم چابنەوە. ئەو چاوم ڕاستەم بەعاستەم زۆر ئاوی تێدایە گوتیان ئاوی تێدایە و ئاوی سپی تێدایە و خوێنی تێگەڕایە. هەردوو چاوەکانیشم عەمەلیاتکەن چاکە بن. چارەسەر نەکردن و ئاور لێنەدانەوە لەلایەن وەزارەتی پێشمەرگە بێباچی و بەرپرسانە پیشان دەدات بەرامبەر پارێزەرانی خاچی کوردستان کەوا گیانی خۆیان لە پێناو ئازادی نیشتیمان بەخت کرد کەچی دوای کۆتایی هاتنی جەنگ بەرپرسان بیریان چۆتەوە کەوا ئەو پێشمەرگەیە لە پێناوی خاک و نیشتیمان وای بەسەر هات. بۆیە پشتگوێ خستنی و چارەسەر نەکردنی تاوانێک کە بەرامبەر مام حەسەن و هاوشێوەکانی ئەو. وەڵی داواکارێکم لە حکوومەتەیە کە بێتن چاوەکی بۆ ماڵە فەقیر فەقارەتەکان دابخشین بە بریندارەکان دابخشینی تەنکە یارمەتێکی باشیان بداتن. مام حەسەن یەکێکە لەو هەزاران پێشمەرگانەی کەوا بریندار بووە لە شەڕی داعش و کەوتۆتە ماڵەوە و کەم ئەندام بۆتە ماوە بەڵام تاوەکو ئێستا هیچ بەرپرسێک ئاوڕی لێ نەداوەتەوە. داواکاری سەرەکی مام حەسەن ئەوەیە کەوا وەزارەتی پێشمەرگە بەهانایەوە بێت و بینایی بۆ چاوەکانیان بجێڕنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پێیان